بلێ تەماشەوانین هێژا هەر ئیرۆ سەرۆک وەزیرەیە هەرێما کوردستانی مەسرور بەرزانی gelek biryar di berjevendiya gelê Kurdistanê de di berjevendiya welatiyên herêma Kurdistanê de de yekî ji wa biryaran jî daxistina sedî bîst a sizayên trafîkî yên komkirî bûn. Li Stûdyoya Kurdistan 24 Aqîd Hêmin Emîn pêvdarê rêveberiya trafîka Hewlêrê mêvanê min e. Bi xêr hatî kekê Hêmin. زۆر سپاس. کەکێ من ئەv biryar tê çiwatê kargeriya wê ji bo welatiyan çi dibe ger tu dest pêkê de بەڵێ خۆی ئەم بڕیارەی کە ئەمڕۆ دەرچوو لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارێکی زۆر باش بوو کە پێشتریش بڕیارێکی تری لەم شێوەیە لەلایەن بەڕێزیانەوە دەرچوو هەروەها لەلایەن بەڕێز وەزیری ناوخۆوە ئێمە ڕاست پێداین کە ئەم بڕیارە جێبەجێ بکەین ئەویش بە داشکاندنی لە 120 سزای سەر هاوڵاتیانە ئەوەی لە بواری هاتوچۆوە کەوتۆتە سەریان ڕێژەیەکی زۆر خەڵک سوودی لێبینی کە لە 28 ساڵی پارەتا 28 دوو بەردەوام بوو بەڵام کۆتایی پێهات لەو کاتەدا لەو 6 مانگە خەڵکێکی زۆر سوودیان لەم داشکاندنە بینی و خەڵکێکی زۆر توانی ئەم سزایی کە لەسەریدا بێ پێشکەشی بە بەڕێوەبەرایەتەکەی ئێمەی بک بەڵام لە هەمان کادا کاتێک بڕیارەکە کۆتایی پێهات کەمێک نیگەرانی لای خەڵک دروست کرد ئەو کەسانی کە نەیانتوانی بوو بەهۆی بارودۆخی داراییەوە بێیان بە هەر بارودۆخێکی ترەوە بێ سوود لەم داشکاندنە ببینن ئاواتیان دەخواست کە جارێکی تر ئەم بڕیارە دووبارە بێتەوە خۆشبەختانە ئەمڕۆ لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتەوە دووبارە ئەم درێژکردنەوەی کرا کە بۆ ماوەی 6 مانگی ترە کە تا کۆتایی مانگینەوە بەردەوام دەبێت من لەو باوەڕەدام خەڵکێکی زۆر پێشوازی لەم بڕیارەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە بڕیارێکە لە سوودی هاوڵاتیاندایە ڕێژەی 120 ڕێژەیەکی باشە بۆ داشکاندن لەو سزایی کە کەوتۆتە سەر هاوڵاتیان کێکێ هێمن ئەv yani biryar بۆ hemû ئۆتۆمبیلان دەرباس dibe mesela بۆ باس بۆ قەمیۆم yani yan çawaye بەڵێ خۆی ئەم بڕیارە کە لە ڕابردوو ڕادەرچوو بوو ئەم بڕیارە بۆ هەموو ئەو سزایانەیە کە دەکەوێتە سەر خاوەن ئۆتۆمبیلەکان اینجا ئەم سزایە هەر جۆرە سزایەک بێت ئەوە شمولی دەکات ئەم بڕیارە و لە 120 داشکانی بۆ دەکرێت بۆ هەموو جۆرەکانی ئۆتۆمبیل و بۆ هەموو جۆرە سزایەکی هاتوچۆ کەنگی دیکە بە وارەی جێبەجێکردنیدا ڕاستەکەی ئەمڕۆ بڕیارەکە لەلایەن بەڕێزیانەوە دەرچووە ئیتر ئێمە چاوەڕێ دەکەین کە بە شێوازێکی فەرمی و ڕێکارێکی کارژێڕی لەلایەن وەزارەتی ناوخۆوە لەلایەن بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ دووبارە ئێمە ڕابسپێردرین هەر کاتێک ئێمە بە فەرمی ڕاست پێدراین لەو کاتەوە ئێمە دەست بە جێبەجێکردنی ئەم بڕیارە دەکەین yani سیستەم چاوا برێوە دچێ گەرت دوی واریدا ماگادار بێت ئێمە لە بەشی سزادان و پێبژاردننی بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر سیستەممان هەیە و کاتێک هەر هاوڵاتیەک کە سزای لەسرە مەلەفێکی تایبەت بەخۆی هەیە و ڕێژەی سزایەکەی دیاری کراوە کاتێک دەیەوێت ئەم پارەیە بدات بە هاتوچۆ لەو کاتە لەلایەن سیستەمەکەەوە یەکسەر لە 120 ئەو ڕێژەیە بۆ داشکاندن دەکرێت بۆ نمونە ئەگەر کەسێک 100,000 لەسەر بێت کاتێک لە سیستەم دەدرێت یەکسەر 120ەکەی لێلا دەبردرێت و پێ دەوترێت تۆ 80,000 لەسەر و 20 لێ خۆشببوون دەدگرێتەوە ئەv biryar wekî ku serok wezîrjî dest nîşan kirî yanî sizayên komkirîne yani dem bo wê nanîne berî çend wexta bûye kengî ئەم سزایە بڵێن سزا کۆمکراوەکان سزا کۆکراوەکانی پێشووە ئەو سزایی کە ئێستاش ئەنجامی دەدات تا وادەکە کۆتایی پێدێت ئەنگۆ یانی مەسەلە کەسێک سزایی بەری 5 ساڵان لەسەر هەبێ 4 ساڵان هەر ماوەکە کێشە نیە هەر کاتێک بێت کە لە پێش و تر پێش دەرچوونی ئەم بڕیارە سزای پێبژاردننی هات بێتە سەر ئەوە ئەم بڕیارە دەیگرێتەوە سوودمەند دەبێت تێیدا وارەی دەما جێبەجێکردنێژی ینی تو وەختین دەست پێ نەکردێ بەس دەمەکی کووردە باوەڕکەی و ئێمە ئامادەین وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر و بەشی سزادان و پێشواردن وەکو ئاماژەم پێدا ئێمە سیستەممان هەیە هەر کاتێک ئێمە بە فەرمی ڕاست پێدراین کە بڕیارەکە جێبەجێ بکەین لە هەمان کات و لە هەمان سادا ئێمە ئەو بڕیارە جێبەجێ دەکەین ئەگەر بێت و بەیانی ئەم فەرمانە بگات بە ئێمە کە جێبەجێ بکەین ئێمە هەر بەیانی لە سەرەتای دەستپێکردنی داوام ئێمە بڕیارەکە جێبەجێ دەکەین بۆ ئەوەی هاوڵاتیان سوودی لێ بینن بەێ دەست خۆش کێکێ هێ من ینی پێشنیاراتە بۆ وڵاتیان چییە وەکی پەیفدارێ ترافیکا هەولێرێژی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر زۆر دڵگران دەبین کاتێک هاوڵاتیان تووشی سزا دەبن بۆیە ئێمە داوا دەکەین
لە هاوڵاتیانی خۆمان بە تایبەتی لە هاوڵاتیان و شوێرانی شاری هەولێر لە کاتی لێخڕینی ئۆتۆمبیلدا پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن، پابەندی یاساکانی هاتوچۆ بن، پابەندی تیژڕۆیی بن بۆ ئەوەی هیچ کاتێک تووشی سزادان نەبنەوە. ئێمە دەزانین لە بارودۆخی ئێستادا بەگشتی بارودۆخی دارایی خەڵکی کوردستان زۆر خراپە، بۆیە ئێمە پێمان خۆش نییە هیچ هاوڵاتیەک تووشی سزا و پێبژاردن بێتەوە بە تایبەتی کامێراکانی چاودێری. زۆربەی زۆری هاوڵاتیان کە تووشی سزا دەبن لە ڕێی کامێراکانی چاودێریەوە. ئەم کامێرایە چاودێریە سیستەمێکی نوێیە کە لەلایەن وەزارەتی ناوخۆوە ئێستا جێبەجێ دەکرێت. ئەوە بۆ کۆنتترۆلکردنی تیژڕۆییە، بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆیە کە ئێستاش ئێمە دەبینین دوای ئەوەی ئەم سیستەمە دانراوە کامێرەی چاودێری دانراوە بە شێوەیەکی زۆر باش تیژڕۆیی و لێخڕین لە شەقامەکاندا کۆنتترۆل کراوە و ئێمە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین کە بە هیچ جۆرێک سەرپێچی یاسانەکەن. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر پێمان خۆشە لە ڕۆژێکدا ڕێژەی سزادانی هاوڵاتیان سفر بێت. حکوومەت پێویستی بەوە نییە کە سزا لە خەڵک وەربگرێ، بەڵام هاوڵاتیان خۆیان اختیاریش دەکە کە تۆ کاتێک سەرپێچیەک دەکەیت سزا دێتەوە. لە هەموو وڵاتانی جیهانی شەروایە کاتێک تۆ سەرپێچی یاسا دەکەی ئینجا هەر یاسایەک بێ بە تایبەتی یاسای هاتوچۆ تۆ سزا دەدەیت. بۆیە من داوا لە هاوڵاتیان دەکەم، تکا لە هاوڵاتیان دەکەم خۆیان بە دوور بگرن بۆ ئەوەی تووشی سزا نەبنەوە. هەمویان دەزانن ئەو هۆکارانە چین کە دەبێتە هۆی سزادانیان. هەر من ئەو خۆست بپرسم، یانێ ئەو کامێرەین چاودێری چی دیگری نافخۆوەکە سزا؟ بەڵێ ئێمە لە شەقامەکان هەمووی پۆلین کراوە و هەمووی دەستنیشان کراوە کە خێرایی لە شەقامەکاندا چەندە، هەمووی تابلۆی لێدانراوە لە هەر شەقامێکدا ئاماژی پێکراوە کە لەم شەقامە خێرایی ڕێگاپێدرا و ئەوەندەیە. کاتێک ئەو شوفێرە لە خێرایی ڕێگاپێدرا و تیشتر و خێراتر لێ دەخورێت لەلایەن کامێرەکانی چاودێریەوە وێنەی دەگیرێت و سزا دەدرێت. مەسەلا ئەف کەسێک و مۆبایل بکارتێنن یانژی تشتان فرێ ددن ژە ئۆتۆمبیلێ. بەڵێ ئەجا سزاکانی هاتوچۆ هەر تیژڕۆی نییە، ئێمە کۆمەڵێک سزای هاتوچۆمان هەیە کە زۆربەی زۆری شوفێرانی شار هەمویان دەزانن چ کردەوەیەک ئەوە تووشی سزادانت دەکاتەوە، وەک ئەوەی ئاماژەت پێدا بەکارهێنانی مۆبایل کارێکی زۆر خراپە کاتێک شوفێر ئەنجامی بدات، چونکە ئێمە هەمومان دەزانین کاتێک تۆ بە مۆبایلەوە سەرقاڵ دەبیت ئینجا چ بە تەلەفۆنکردنەوە یان چ بە چات و مەسج نووسین و پەیام نووسینەوە تۆ بەشێکی دەست و بەشێکی هزر و هۆش و چاوەکانت لەسەر لێخڕینەکە نامێنێ، تۆ مەشغوڵی مۆبایلەکەت دەبی. بۆیە ئەگەری ڕوودانی ڕوودا و کارەساتی لێ دەکەوێتەوە. ئێمە چەندین نمونەشمان هەیە کە خەڵکانێکی زۆر تووشی ڕووداوی هاتوچۆ بوون، هۆکارەکەی ئەو بۆ لەو کاتەدا سەرقاڵی بەکارهێنانی مۆبایل بوون. و هەروەها من لە ڕێ ئەم بەرنامەیەوە داوا لە هاوڵاتیان دەکەم پشتێندەی سەلامەتی بەکار بهێنن، چونکە پشتێندەی سەلامەتی هۆکارێکی زۆر باشە بۆ پاراستنی گیانیان لە کاتی ئەگەری ڕووداوی هاتوچۆدا. ئەو هاوڵاتی و شوفێری کە پشتێنەی سەلامەتی بەکارهێنابێت بێگومان کاریگەری ڕووداوەکە لەسەریدا کەمتر دەبێت و سەلامەتتر دەبێت. گەلێک سپاس عەقید هێمن ئەمین پێدارێت بۆ هاوڵاتیان لەگەڵمان. زۆر سپاس.